نەسیبی تۆم نەخۆشی تۆم بە گۆشەی چاوی بیمارت ئەسیری تۆم شەهیدی تۆم بەنووکی تیری مژگانت. دەنگێکی زوڵاڵ لە ڕۆژهەڵاتەوە شکرۆڵڵای بابان. ئەگەرچی شکرۆڵای بابان لە ڕێی خوێندنەوەی شیعری شاعرانی کورد بە دەنگە بەسۆز و ئەفسوناویەکەی لە بەرنامەی هەوارگەی دڵانی ڕادیۆی کوردی کرماشاندا وەک بێژەرێک لە سەرانسەری کوردستانی گەورەدا ناسرا، بەڵام ئەو بەتەنها بێژەر نەبوو، بەڵکو شاعیر و وەرجێڕ و نووسەرێکی شارەزا و بە ئەزموونیش بوو. لە ڕێی بەرهەمەکانیەوە خزمەتێکی گەورەی بەڕەوتی ڕۆشنبیری کوردستان بەگشتی و خۆرەڵاتی کوردستان بە تایبەتی کرد. شکرۆڵڵا لە ساڵی 1923 لە شاری سنە لەدایک بووە و هەر لەو شارە قۆناغەکانی خوێندنی تەواو کردووە و دواتر چۆتە تاران و لەوێ خوێندنی زانکۆی تەواو کردووە. ساڵی 1958 چۆتە ڕادیۆی تاران و لەوێ وەک بێژەری بەشی کوردی دامەزراوە و دواتر بووە بە بەڕێوەبەری ئەو بەشە. بە زۆڵف و پەرچەم و ئەگریجەکانت غارەتت کردم، دڵێکم بوو ئەویشت خستە نێو چاهی زەنەخدانت. تەشەککۆر واجبە بۆ من ئەگەر بمرم بە زەخمی تۆ، بە شەرتێ کفنەکەم بدرون بە تای زۆڵفی پەرێشانت. پاشان چۆتە ڕادیۆی کوردی کرماشان و تا ساڵی 1969 وەک بەڕێوەبەر و بێژەر کاری کردووە. لە ساڵانی 1959 تا 1963 هاوکاری دەرکردنی ڕۆژنامەی کوردستانی لە تاران کردووە. شکرۆڵای بابان وەک نووسەر و زمان ناس خزمەتی ئەدەب و ڕێزمان و مێژووی کوردی کردووە و 3 کتێبی بە نرخی لەو بوارانەدا بە چاپ گەیاندووە کە ئەمانن: سەلاحەددینی ئەیوبی پاڵەوانی کورد، گوڵزاری کوردستان، فەرهەنگی زمانەوانی فارسی کوردی. ئەم کەسایەتی ڕووناکبیرەی کورد پاش نزیکەی نیو سەدا لە خزمەتکردنی کایەکانی ئەدەبی و ڕۆشنبیری لە 16 2012 لە تەمەنی 89 ساڵیدا لە شاری تاران کۆچی دوایی کرد و لە بەشی هونەرمەندانی گۆڕستانی بەهەشتی زەهرا بە خاک سپێردرا. ئەزیەتی نابێ ئەگەر وەک من لە ئەم دنیایە سوتا بێ لە هجران.